یەک لەو پرسیارانەی کە زۆربەی نەخۆش لە ئێمەی دەکات دەڵێ دکتۆر من بۆچی تووشی نەخۆشی شەکرە بووم. وەڵامی ئەم پرسیارە هۆکاری سەرەکی توشبوونی نەخۆشی شەکرە ئەوەیە کە کەمی جوڵە واتە نەخۆشەکە زۆر کات دادەنیشێ، حرەکەی کەمە، جوڵەی کەمە لەگەڵ خواردنی زۆری مادەی کاربۆهیدرات. مادەی کاربۆهیدرات ناوە عیلمیەکەی واتە بە سادەیی یعنی شەکرە. شەکرش بریتیە لەو یعنی ئەو خواردنانەی کە شەکری زۆر تێدایە وەکو شەکری سپی، نان، برنج لەگەڵ میوە. ئەمە هۆکاری سەرەکیە. هۆکارێکی دیکە لە بۆ توشبوونی نەخۆشی شەکرا بووە ماوەیە، واتە ئەگەر هاتوو لە خێزانەکە باب یا داک یا خوشک و برا هەبوو، ئەو نەفەرە معەڕەزە ئەگەری هەیە کە تووشی نەخۆشی شەکرە بێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.